بەڕێزان دووبارە سڵاوتان لێبێت کاک ئێحسانجان من لەوێدا ڕامگرتیت کە سەبارەت بە ڕۆڵ و جێدەست و کاریگەری مامۆستا مەلا عوسمان خوا لێی خۆش و مامۆستا مەلا عوسمان لە دروستبوونی ئەو ڕەوتە جیهادی و ئیسلامی ئەو کات کە بەڕێزت لە سەرەتاوە ئاماژەت پێ کرد من ئەو پرسیارم کرد پێش پشووەکە کەوایە ئەم پیاوە وەکو یەکەمین ڕابەری بزوتنەوە چێ لە کاری ڕابەری لا ئێبا قسەیەک هەیە کە گوایە ئێوە خۆتان ئەم کارتان کردو دوورتان خستۆتەوە ئێوە ژەڵێن نەخێر خەڵکی تر لە پشتی ئەم دوورخستنەوە بوو. طبعا پێشەوەی ئاماژە بۆ بکەین طبعا ئەبێ ئێمە بین تەماشای هەنی ڕوودا بکەین کە زۆر گرنگە خەڵک بیزانێ من هەر بەچوونی بە دروستبوونی بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عێراق ئێمە ئەو کاتە زۆر داوا کرا لە بزوتنەوەی ئیسلامی کە لەگەڵ مەجلیسی ئەعلا ئەو کاتەکە بڵین وەکو چەتێک وابوو بۆ عێراق و معارەزەی عێراقی کە یەک بگرین بەڵام مامۆستا مەلا عوسمان ڕەفزی کرد بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوان نەبوو حتا ئەویان وتیان بەڕێز جەنابی باقر حەکیم لەگەڵ مامۆستا مەلا عوسمانە بە دەوری ڕئاسەتی مەجلیسی ئەعلا بکەن حتا مامۆستا مەلا عەلی وەکو مەسئول ئەسکەری وابێت بەڵام ڕەفزیان کردیان ئێمە لەبەرەوەی براکوردەکانی تریتیانە لەبەرەوەی پرسمان پێ نەکراوە و نازانین چۆنی بووە ئێمە بە هیچ شێوەیەک ناتوانین ببینمە بەشێلەوە و هەر لەو کاتێشا ئێمە بۆ ئەوەی کە جەنابیشت و هەموو بینەرایش بزانن ئێمە هەر لە ئەو ڕۆژە چۆن ئیستیقلالی قەراری سیاسی خۆمانمان هەبوو ئێمە زمانێک کە مەقەڕاتیشمان لە ئێران بوو بۆ نمونە ئێمە هەر لەو کاتا بووە کە ڕۆشتوین بڵین بۆ وڵاتانی تر لەوانەیە ئەو وڵاتانە زۆر پەیوەندێکی ناخۆش و ناڕەحەتیان هەبوو لەگەڵ جمهوری ئیسلامی ئێرانە بۆ نمونە هەر لەو کاتا بڵین ئێمە سەردانی کە دوای گیرانی کۆیتوانە ئێمە یەکەم کەسێ بوون یەکەم معارەزەیە بووین ئەویش کە چوینە سعودیە لە کاتێکا بۆ کە خراپترین عەلاقات لە بینی ئێران و سعودیا هەبووە بەڵام ئێمە مەسلحەتی میلەتی خۆمان و خۆمانمان بەلاوە مهمتر بووە تا ئەوشتە لەبەرەوەی ئێمە هەر لە ئەوە ڕۆژەوە بزوتنەوەی ئیسلامی بەڕێز مامۆستا مەلا عوسمان نەچوونەتە ژێر ڕکێفی هیچ قەرارێکەوە طبعا هەموو وڵاتێک هەموو منەظەمەیەک ئەبێ ئێمە باش ئەوە بزانین کە منەظەمەی خەیری نییە بێت یارمەتی تۆ با بەبێ مقابل لەبەرەوە معلومە طبعا لەو کاتا کە شەڕی ئێران و عێراق بوو یارمەتی هەموو لایەک و هەموو معارەزەیەک ئەدرا لەسەر ئەساسی ئەوەی عەدووی صدیق بەڵام لە دوای ئەوەوە طبعا ئەوەی کە هەستی پێ بکرێ و ئەوەی کە بیاوێ طبعا کە بزانێت تۆ ناچیتە ژێر سەیتەرەی و ناچیتە ژێر قەراری سیاسیەوە طبعا پلان گیریت لێ ئەکرێ لەوانەیە زۆر جار موامەرەت لێ بکرێ وەکو ئەوەی کە لە زۆربەی ئەحزاب و دنیایە کە ئیمڕۆ بڕین ئەیبینی مامۆستا مەلا عوسمان بەو شێوەیە مایەوە کە ئێمە بە هیچ شێوەیەک تێکەڵاوی هیچ لایەنێک نەبووین وەخەباتی شاخیش ئێمە زمانێک فەخر و شانازی پێوەکەین کە لە زمانێکە مامۆستا مەلا برامی مامۆستا مەلا عوسمان کە کوڕی ئەو بەڕێزەیە لەگەڵ 600 پێشمەرگار لە منتیقەی قەرەداغ هەتا کاتی ئەنفالەکە لەوێ بوو ئەو هەموو خەڵکی گەرمیان و قەرەداغ شایەتی بۆ بن حتا هەموو کەسێک خەبەریشان هێنا وایە نەزانی شەهید بۆ لەوێ بەکە بە چ ناڕەحەتیەک لەگەڵ ئەو برا پێشمەرگانەی تر کە لەوێ بوون چۆنی دەرچوون و چۆنی دەرنەچوون و ئەو هەموو عملیاتانەی تر کە کراوە لەگەڵ بەڕێز ئەو بەڕێزانەی تر کە پێشتر خەباتیان کردووە هەر لەگەڵ لە یەکێتی نیشتیمانی هەر لە پارتی دیموکراتی کوردستان کە پێکەوە خەبات کراوە عملیاتی ئەسکەری دژی نظامی بڵین باسی لەبەرەوە ئێمە هەموو جارێک هەوڵمان داوە کە قەراراتی سیاسی خۆمان هەڵقڵێ لە ناخی خۆمان و تعبیر بکەین ئێمە لەو واقعی کە تایە هەر لەبەر ئەوەش بووە ئێمە ئەو کاتەکە بە هەموو لایەکەوە دوژمنایەتیە کرا لەبەرچی دوژمنایەتی مامۆستا مەلا عوسمان و ئەوانە کرا لەبەرەوە کە دیفاعی لە میلەتی خۆی کرد لەبەرەوە نەچوە ژێر قەراری سیاسەتی خەڵکانێکی ترۆ ئەو کاتە بڵین کە ئیخوان موسلیمین بوو هەر بۆیە کە هاتن حتا لە ئۆردوگاکان هەموو ئۆردوگاکان شایەتن کە بە هەموو جێگوەیەک ئەگەڕان خەڵکیان پەشیمانە کردەوە ئەیانەوە ئەمە جیهاد نییە حتا زۆر خراپ ڕۆشتن ئەیانە و مامۆستا مەلا عوسمان وەکو چۆن تێک چووە کە فتوای داوە دژ بە ڕژێمی بەعس و جێشی عێراقی موسڵمان و ئەمە هەر جیهاد نییە ئەوە بوو ئێمە گوێمان نەدا بۆ شتانە بە هەموو شێوەیەک بزوتنەوەی ئیسلامی هەرهات هەڕۆشت هەر لەو کاتا بوو حتا بڵین سەرپەرشتیاری ئیخوان موسلیمین لەناو بڵین ئێرانوانیش مامۆستا صدیق بوو کە ئەکاتە برای مامۆستا مەلا عوسمان مامۆستا مەلا عەلی تەمان لەگەڵ بزوتنەوە نەبوو لەو کاتە ئەو وەکو ئیخوان وابوو لەبەرەوەی ئەو عەهد و وعدەی کە هەیبوو مابوویەوە بەو شێوەیە طبعا هەر ئەوانەی کە لە ئۆردوگاکان نابوون و لەوێ بوون هەمویان زۆریان قوتابی مامۆستا بڵین صدیق بوون و زۆریان خۆی پەروەردەی کردوون حتا زۆر لەوانەی کە ئێستاکی ئەندامی مەکتەب سیاسی لە ئەو جەماعەتە ئیسلامیانە قوتابی مامۆستا صدیق بوون ئەو پەروەردەی کردوون
لەگەڵ ئەوەیشە کە زمانێ زانیان هەرچۆنێک بێت ئەمە احتیمالی زۆری هەیە کە دوای ئینتیفازەکە بە تایبەتی لەوانەیە کە ئەگەڕێنەوە کوردستان ئەمانە هەر یەک بگرن لە مستەقبەلە کارێکیان کرد مامۆستا سدیقیشیان لە ڕابەرایەتی ئیخوان لادا نەکا ئەمانە هەر یەک بگرن لە مستەقبەلا و ئیخوان مسلمین بڵین لە کوردستانە دەوری نەمێنێ کەواتە یەکەمین ڕابەری ئیخوان لە کوردستانە ئەتوانین بڵین مامۆستا مەلا سدیق عەبدولعەزیز بووە بەڵام بە هۆکاری سیاسی بەڵێ لەبەرەوەی خۆی مامۆستا مەلا عوسمان سەرپەرشتیار بوو بەڵام لەبەر پێگەی مامۆستا مەلا عوسمان و گەورەکەی ئەو مەشغوڵ نەبوو بڕین بەو کارانەوە کارێکی گەورەتری هەبوو بەڵام مامۆستا سدیق هەر کارێکی بکردایە پێش دروستبوونی بزوتنەوەی ئیسلامی و بڕین لە هەشتاکانە و لەوانە بە پرس و ڕا لەگەڵ مامۆستا مەلا عوسمان و ئەوانە ئەیکرد بەڵام وەکو کاری تەنزیمی مامۆستا سدیقی کرد بڵێ هەموو کاری تەنزیمی ئیخوان مسلمین کە لە کوردستانە هەبوو مامۆستا مەلا سدیق ئەمری ئەعدامی بۆ دەرچوو طبعا هەر لە هەشتاکانە و دەرچوو ئەو چوە ئێران و جموجوڵیان هەبوو و تەنزیماتیان هەبوو هەر لە دوو هۆک و لە هەموو ناوچەکانە بەڵێ ئەو سەرپەرشتیاری ئیخوان مسلمین بوو لە کوردستانە پێش دروستبوونی بزوتنەوەی ئیسلامی کاک ئیحسان بۆچی لە دواترە دوای ڕابەری ڕۆحی و خوالی خۆش بوو مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز دوای لادانی ئەو بۆچی بنەماڵە و خێزان و کوڕانی مامۆستا مەلا عوسمان ئیدی هیچ پۆست و پلۆپایەکی سیاسیان لەنێو بزوتنەوەی وەرنەگرت و دوورکەوتنەوە ڕۆژگارێک حاجی عەبدوڕەحمانی کوڕی بەر لە ئێستا ڕێکخراوێکی خێرخوازی بەڕێوە بردووە بەڵام ئەم خانەوادەی ئیتر لە بزوتنەوە دوورەکەون و نایانەوە نێو کایە سیاسیەکە هۆکاری ئەمە چیە؟ بەڵێ پێش هەموو شتێک مامۆستا مەلا عوسمان من باوەڕ ناکەم هیچ قایدێکی کوردی بەقەدەر مامۆستا مەلا عوسمان تەزحیدا بێت مامۆستا مەلا عوسمان لە پێناوی ئەو بەرنامەی کە هەی بۆ کوڕی شەهید بووە مامۆستا مەلا عوسمان تا ئەمڕۆژ کوڕی اختیتاف کراوە کە تا ئێستا کێش ئێمە نازانین حتا مەیتەکەیشی لەکوێیە کە کوڕ کە مناڵیش بۆ کچە زای بە هەمان شێوە و تا ئێستا کێش کە هەر نازانین بڵێ مەیتیشان لەکوێ بەڵام لەگەڵ ئەوەیشە دانی بە خۆیان ناوە و ئەو غەڵەتانە وای نەکردو کە مامۆستا مەلا عوسمان بە هیچ شێوەیەک وەڵامی غەڵەت بە غەڵەت بداتەوە طبعا مامۆستا مەلا ئیبراهیم دەورێکی زۆر زۆری هەبووە و لەناو بزوتنەوە و قایدێکی ئەسکەری گەورە بوو و هەموو بزوتنەوە ڕێزێکی زۆر تایبەتی و خۆشەویستێکی تایبەتمەندیشان هەبوو بە مامۆستا مەلا ئیبراهیم کاک عەبدوڕەحمانیش تا زمانێک مامۆستا مەلا عوسمان لە ژیان نابووە ڕۆڵی خۆی بینیوە و دەوری خۆی بینیوە بەڵام زمانێک کە مامۆستا مەلا عوسمان بڵین دوای وەفاتی هەموو ئینسانێک جارە پێش هەموو شتێ مامۆستا مەلا عوسمان سێ کوڕی شەهید بوو مامۆستا مەلا ئیبراهیمیش کە لەم ئەخیرانە فەقیرە بڵین وەزعی سەحی تەواو نەبووە بەڵام ئێمە زۆر زۆر نزیک بووین لێکەوە حتا هەموو کەسێک وای زانتیەوە ئێمە وەکو شەش حەو براوین یعنی ئەوە نزیک بووین پێکەوە بەڵام کاک عەبدوڕەحمانیش کە بڵین تا خوڕێکەتی کەماوە اختیاری خۆیەتی وای لە هەموو ڕێزێکی هەیە لە ناو بنەماڵە لە ناو خەڵکی خۆمانە بەڵام هەموو ئینسانێکیش اختیاری خۆیەتی خۆتر هەر ئینسان لەوانەیە مانوو بێت حەز بۆ بکات ئیسراحەتە خۆیان بەخواستی خۆیان دوورکەوتنەوە نەک بە مەبەستی سیاسی لە بزوتنەوەی ئیسلامی باشە ئێوە وەک پارتە ئیلمانی و چەپ و خەڵمیەکان لە دوای ڕاگەیانی جیهاد و بەشداریکردن لە شۆڕشی شاخ تووشی شەڕی نێوخۆیی بوون وەکو هەموو حیزبەکانی تر قسەیەک هەیە لەسەر دیارنەمان و گیان لە دەستدانی شەش پێشمەرگی حیزبی دیموکرات لە ساڵی 1996 کە ئەو کات کاک ئەنوەر ئەنەبی بەرپرسی هێزی بزوتنەوە بووە دەوترێت کە ئێوە ئەم پێشمەرگەتان تەسلیمی ئێران کردو و لە بەرامبەر ئەمە حیزبی دیموکراتیش داوای یاسایی لەسەر ئێوە تۆمار کردووە ئایا ئەم بۆچوونە چەند ڕاستە و ئەو داوایە بەکوێ گەشت؟ هەر ئەو کاتێک کە ئەو خەبەرە بڵاو بوویەوە من خۆم پەیوەندیم کرد بە ئەو کاتەوە بزانناوی کاک شاهۆیە مەسئولی حیزبی دیموکرات بوو لە فەرەنسا و من پێشم و دوتم کاکە گیان ئێمە ئەو خەبەرە جارێک و بزوتنەوە بە هەموو شەوێک ئێمە دژ بەوەی کە لەگەڵ کوردی هیچ لایەنێکە ئێمە باجی ئەوشمان داوە ئێمە بە هیچ شێوەیەک دژی ئەوە بووین کە شەڕی براکوژی ببێ لەگەڵ کوردی هیچ لایەکە ئێمە علاقاتمان لەگەڵ تورکیا نەکرد لەو کاتا زمانەی بڵین ئەو تۆکۆ زاروانە لەسەر ئەساسیەوەوان داوایان کرد ئێمە لەگەڵ پاکەکە شەڕ بکەین
ئەو بوو قسەیەکی مەشهوری مامۆستا مەلا عەلی هەیە کە تورکەکانی وتی ئێوە خلافەتی ئیسلامیتان ئیعلان نەکردووە و جەماعەتی پەکەکەش لە خلافەتی ئیسلامی لایەن دابێ ئەوە بوو ئێمە علاقات لەگەڵ تورکیا کە وعدێکی زۆریشان پێدا بووین نەمان کرد لەسەر ئەو ئەساسە بە هەمان شێوەش ئێمە لەگەڵ حیزبی دیموکراتە بە هیچ شێوەیەک نە احتیکاک نە شەڕمان نەکردووە ئەوەیش کە بووە من خۆم پەیوەندیم کردو بە مامۆستا شاهوو مەکاکەگیان ئەگەر ئێوە هەرچ ئەدیلەیەکتان هەیە تەمەنەوە لە حکوومەتی هەرێمە قانون هەیە و حکومەت هەیە و محکەمە هەیە حتى بڵین لەو کاتێشە بڕۆن داوای خۆتان بخەیت من ئێستاکێش ئەڵێم هەموو کەسیش و هەموو میلەتی کورد دەزانێ لەناو ئەم کوردستانە تەنها ئەو شش دیموکراتە دیار نەماوە لەوانەیە زیاتر لە بەداخەوە زیاتر لە 300 کەس بۆ 350 کەس لەوانەیە بڵێم لە کوردی ئێران یان کوژراوە یا دیار نەماوە بە هەرچ پیلانێک بێ من ئەڵێم فەرموو بێن لەسەر هەر هەمووی بۆ چوون بکەن لەسەر هەر هەمووی تحقیق بکەن هەرچ کەسێکیش تاوانبار بوو ئێمە بە هیچ شێوەیەک دیفاع لە تاوانبار ناکەین بەڵام ئەمە هەموو کاتێک هەموو کەسێک ئەزانێت زیاتر زۆر جار ئەمە بەکار ئەهێنرێ وەکو زەختێک لە بزوتنەوەی ئیسلامی وإلا فەرموو ئەگەر قەست لەوەیە کە حەقیقەت بزانرێت هەموو میلە دەزانێ بە سەدەها کەس دیار نەماوە فەرموو بە ئەو مەلەفانە من بە حیزبی دیموکراتی ژەڵێم بە هەموو ئەوانەڵێم کە تیاچوو فەرموو مەلەفەکە هی هەمووی بکەنەوە بزانن کێ چی کردو و کێ چی نەکردو کەواتە ئێوە ئەتوانن ئەوە بسەلمێنن کە ئێوە بە هیچ جۆرێک دەستان لە تەسلیمکردنی ئەو پێشمەرگانیان نەبوو هەرچ لایەنێک ئیدعای لەسەر هەچ کەسێکە بێ ئەبێ ئەو ئیسپاتی بکە کە ئێمە ئەو کارەمان کردو ئێمە نەمان کردو بەڵام ئەگەر ئەو من وەختی خۆشی پێم وتون ئەمە لە هەموو قانونی دنیا وایە کە تۆ ئیتیهامی یەکێکەکەی ئەبێت تۆ بڕۆی ئیسپاتی بکەیت کە ئەم شتە وایە ئەمانیش من کاتی خۆی وەکو باسم کرد لەگەڵ نمایندایانە قسەم کردووە لە فەرەنسا و پێشم وتون هەر لەو کاتا کە ڕووی داوە وتمە فەرموو ئەوە لە کوردستانە حکومەتی و محکەمە هەیە و بڕۆن شکاتی خۆتان بکەن و بیسەلمێنن هەرچ کەسێک لەلایەنی بزوتنەوەی ئیسلامی و تاوانبار بێ ئێمە بە هیچ شێوەیەک دیفاع لە تاوانبار ناکەین و هەموو حیزبێکیش لەوانەیە غەڵەتی بێ ئێمە ناڵێن خەڵکی ئێمە مەلایکەتە یا خەڵکی ئێمە دوور بووە لە هەموو نوقسانی و ناڕەحەتیەک بەڵام ئێمە دیفاع لە لاروێری ناکەین هەرچ کەسێک بوو بێ ئێمە لە خۆمانەوە دەست پێکەین هەرچ کەسێک لەلایەنی ئێمەوە لە هەرچ کارێکە لە هەر وەزیفەیەکە کەم و کوڕی هەبێت ئێمە یەکەم کەسێکین کە بە هیچ شێوەی پشتگیری لە ناکەین و بە هیچ شێوەیەکیش لەگەڵ ئەو نەوع بۆچوونانە نابین کەواتە ئەو داوایە ئەو داوایاسایی لەسەر ئێوە کراوە بەکوێ گەیشتووە ئایا ئێوە بانگ نەکراون لە دادگاوە بۆ لێکۆڵینەوە بە هیچ شێوەیەک نە ئەندامی ئێمە بانگ کراون ئێمە بانگ کراوین و ئەم شتە چەند تەنها جار بەجارێک لە ئیعلامە ABC باش کاک حسان لە پاش دەستگیرکردنی خوا لە خۆش بوو مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز ڕابەری دووەمی بزوتنەوە و خوا لە خۆشبووی باوکتان یەکێک لە خانوادەی ئێوە لە گۆڤاری پرێس ئاماژەی بەوە کردووە کە دەرمان خوارد کراوە پاش دەستگیرکردنی مامۆستا چۆن دەستگیر کرا و چ بەڵگەیەک هەیە لەسەر دەرمان خواردکردنی ئەو بەڵێ طبعا بە حکمی ئەوەی کە ئەبێ ئێمە زۆرینەی ئەو شتانە ئەنی ئەوە بەڕاستی ئەوە شتەکان زۆرن ئێمە یعنی لەوانەیە بڵێم بە چەند بەرنامەیەکیش تەواو نەبێت بەڵام هەوڵ ئەین بەچڕی و بەڵام ئەمە طبعا ئەمە ڕیشەی هەیە طبعا ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی یەکەم بڵین کە وەختی خۆی پەیوەندیمان کرد هەر لە چوینە پاکستان طبعا بە هەر بە قاچاقی ئێمە چوینەتە پاکستان و لێەوە علاقاتمان دروست کردو و مجللەمان دروست کردو و پەیوەندیمان دروست کردووە لەگەڵ بڵین عالەمی دەروا و محاولەمان کردووە سەوتی مەزلومیەتی ئەو میلەتی خۆمان بگەێنین بە هەموو دنیا طبعا ئێمە وەکو معارەزەیەکی ڕئیسی هەمیشە پێشەنگ بووین مامۆستا مەلا عەلی یەکەم کەسێ بوو کە شایەتیدا لە 1970 دژ بە ڕژێمی بەعەس بۆ کیمیابارانی هەڵەبجە ئەوە بوو هەر ڕۆژتە بە جلوبەرگەکەشیەوە یەکسەر شایەتەکەیان قبول کرد و تا ئێمڕۆژ ماوە من خۆم دوای چەند ساڵێک ئەو نەفری شایەتەکەی قبول کرد بینیم و چۆن بە خۆشحاڵیەتی و ساکێش لە ئەوەی متحیدەیە و ئەو کاتە عەبدولساحب حەکیمیش کە یەکێک بوو لەو برابەر ڕێزانەی کە زۆر بڵین جەم و جۆری هەبوو لە مافی مرۆڤ شایەتی و شتە بوو لەگەڵ یا بوو لەو کاتە طبعا دوای سپتەمبەری 11 عالم دابەش بوو ئەیناوە بزوتنەوەی ئیسلامی یەکێک بوو لەو حیزبانەی کە حکومەتی ئەمریکا خۆی وەکو حەو حیزب هەڵی بژارد بۆ تەغییر لە عێراق یەکی بوو لەو حەو حیزبە بەڵام لە دوای طبعا سپتەمبەری 11ەوە ئەو سیاسەتە چەوتەی
ئیدارەی ئەمریکی جۆرج بۆش کە هاتە دنیا و ئەتوانم ئەوە ئەمڕۆژ ئیسپات بوو کە سیاسەتێکی چەوتە عالەمی کرد بە دوو بەشەوە یعنی هیچ اختیارێکی بۆ من و تۆ دانەنا وتی یا لەگەڵ منی یا دژی منی هەر ئەمە وای کرد تەمان کە تۆ ئەبێ بە شێوەیەک لە شێوەکان خۆت ببینیتەوە لە یەک جەبهەیانە یعنی چۆن ئەڵێ یا ڕەج یا سپیت ڕەنگەکانی تر وجودی نییە طبعا دەبشکردنێکی سیاسیانە لە بینی تیرۆر و دژە تیرۆر بەڵێ ئەمەش سیاسەتێکی چەوتە توان بڵێم ئیمڕۆژ لی پەشیمانن و ئەوروپیەکانیش بە هیچ شێوەیەک پاڵپشتی ئەو نوع سیاسەتە نەبوون و هەر ئەو سیاسەتە چەوتەش بوو وای کرد بۆ نمونە ڕێژەی زۆرینەی خەڵک لە ئەوروپایە و هەستەکە ئەمریکا خەتەرناکترین لە زمانی بۆشە نظام بۆ سەر ئەمنی قەومی عالەمی لەبەرەوە ئێمە هەر لە دوای سپتەمبەری 11ەوە طبعا مەبەستان 11 سپتەمبەر بەڵێ 11 سپتەمبەر 11 بڵین بڵێ کە ئەو بەو بۆچوونەوە ئەمریکا هاتە ناوچەکە طبعا بە هەموو شێوەیەک دژی هەموو جۆرە تەوەجوهێکی ئیسلامی سنی وەستایەوە لە هەموو عالەمە گوێی بەوە نەدا ئەمەیان چۆنە و ئەمەیان باشە و ئەمەیان چۆنە و چۆن نییە پێش هەموو شتێم پێشەوە من ئاماژە بۆ بکەم ئێمە فەخر و شانازیەکەینەوە بزوتنەوەی ئیسلامی کە خاوەنی هەزارەها پێشمەرگەی مسلح بووین و سجنی خۆمانمان هەبوو لە کوردستان بەڵام یەک تەعەدا نەکراوە لە هیچ ئەجنەبیەک هەتا زمانی مام سەمەلا عوسمان و مام سەمەلا عەلی قیادەی ئەو بزوتنەوەی ئیسلامی چەکداریان کردووە و تەنها شوێنێکە لە عالەمە ئەتوانم بڵێم کە ئەو هەموو چەکدارە ئیسلامی تیا بووە بەڵام ڕێزیان لە خارجی گرتووە ڕێزیان لە ئەجنەبی گرتووە هەر لەو کاتە ئومەمی متحیدە لە کوردستانە کەشتیان تەوزیعەکرد حەزیان نەکرد شەو شتەکانیان و مەکانەکانتەکانە لای ئێمە دابنێن ئەیانە و لای بزوتنەوەی ئیسلامی پارێزراوتر بەڵام هەمیشە ئەو ناوچەیە کە ئێوەی تیابوون ئەمریکیەکان و بیانیەکان وەکو جوغرافیایەکی وهمی و ترس لیان ڕوانیوە نەیانتوانیوە حیزب قەومی و چەپ و عیلمانیەکان هەمیشە بانگەشە ئەویانە کرد کە هۆکاری بوونی ئیسلامیەکان واکە خزمەتگوزاری نەگاتە ئەو ناوچانە ئەوە چەند ڕاست بوو بەڵێ ئەوە ئێمە دۆکیمنتمان طبعا لەلایە بۆ ئەو شتە طبعا ئێمە حەزەکەین هەموو کەسێک ئەو قسەیەی کە ئەیکە ئەو بۆچوونەی کە هەیەی بە دۆکیمنت بە ینی گاڵتە نەکەین بە ئەقڵێتی خەڵکی خۆمان بڵێ فەرموو من ئەڵێم لە 1970ەوە کە بزوتنەوەی ئیسلامی دروست بوو تا ئەو ڕۆژەی بزوتنەوە یەک بزوتنەوە بوو تا ئەو ڕۆژەی بزوتنەوەی ئیسلامی قیادەکەی مام سەمەلا عەلی مام سەمەلا عوسمان بووە یەک تەعەدام بۆ بێنە کە کرابێک لە ئەجنەبیەک لە ئەو هەموو منەظەمە NGOی کە لە کوردستانە هەبوو بە هەزارها NGO لە کوردستانە هەبوو یەک تەعەدا بێنە کە ئێمە خاوەنی هەزارها چەکدار بووین نییە طبعا ئێمە فەخر و شانازی بۆکەین کێڵێ هەیە فەرموو با دۆکیمنتی خۆی بێنێ بلەو تەعەدا نەکراوە بەڵام لەبەرەوەی لە دوای سپتەمبەری 11ەوە گوێیەک هەبوو حەزی لەوە کرد کە بیبیستێ بۆ نمونە فەرموو تەماشاکە ئەمڕۆ کۆڵن پاوەڵ خۆی ئەترافەکە ئەڵێ ڕەشترین ڕۆژ لە مێژووی منە ئەو ڕۆژانە بوو کە ئەو هەموو درۆم کرد لە ئومەمی متحید کە ئەیوت ئەو ناوچانەی پیشاناوێ هەمووی مەعمەلی کیمیاوی لێیە و ئەوەی لێیە و ئەوەی لێیە و کە ئەو هەموو درۆ دەلەسەیان کرد بۆ بڵێن حتا سەدام کە بایۆلۆجی هەیە و نەوەوی هەیە ئەوشتانەی دوای دەرکەوت هیچی وانی دوایەوە لینکی سەدام حوسێن بە بن لادن ئێمە ناڵێن هیچ کێ باشە و کێ خراپ ئێمە لەو کاتەشە هەروەمان وتوە خەڵکەکە غەڵت لە ئێمە حاڵی ئێمە بە هیچ شێوەیەک پاڵپشتی لەوە ناکەین کەوا ڕەشکوژی لە هیچ شوێنێکا لە هیچ شوێنێکا بوو بێ ئیمانمان بەو شتە نییە ئێمە ئیمانمان بەوە نییە لەبەرەوەی ئیسلاممان پێڵە لە وەلا تەزیر و وازیرەتون وزر ئوخرى هیچ ئینسانێک تاوانی نەفەرێکی تر هەڵناگرێ لەبەرەوەی ئەو ڕۆژکوژێک کە ئێستاکێ و بەو شێوەیە بڵاو بوویەوە لە عالەمە ئێمە بە هەموو شێوەیەک ئێمە دژی بووین دوای ئێمە تەنها حیزبێک بووین کاتی خۆی بە بڵێ مام سەمەلا عەلی بە عەمامەی خۆی بە جبەی خۆی لەبەرەوەی صاحب قەزیە بووین چوینەتە ئەوروپا دانیشتمان کردو لەگەڵیان چوینەتە ئەمریکا ئێمە کاتێکیش کە چوین لەگەڵ وەزیری خارجی ئەمریکا دانیشتوین 6 کەس 7 کەسیان دانا بۆ ئەوەی کە لەگەڵ ئەوە دابنیشینێکی لەو 7 کەسە من خۆم بووم ئەو کاتە یەکەم جارێ بوو کە لە مستەوایەکی گەورە مادلین ئۆلبرایت ببینین من ئێستاکە جەنابی مام جەلال لەوێ بوو لەگەڵ جەنابی کاگنێچیر من ئەوانەکەم بەشایەت کێ داوای کرد لەو دانیشتنا کە محاکەمەی سەدام حوسێن بکرێ و من کە بڵین لەگەڵ ئیدارەی ئەمریکیا بڵین گلەیم لێکردن لەو کاتە تەمان لە ساڵی 1990 بیانەوە پێم وتن کە خەڵک باوەڕتان پێناکە بۆ تا ئێستاکێ سەدام حوسێن بە مجریمی حرب ناو نابن و ئەو هەموو دۆکیمنتەی کە ئێوە لە کوردستان کاتی ئینتیفاضە بردوتانە بۆ لێرە لە وەزارەتی دیفاع هەموویتان داناوە و پیشانی ئێمەی ناین بزانین کێ مجریمە و کێ مجریم نییە ئەمانە هەمووی واکە خەڵک بڵین لەگەڵ ئێوە سێقەتان پێنەکە
دوای سپتمبەر 11 کە ئەمانە بوو طبعاً گوێیەک هەبوو لە ئەمریکا کە ئەیویست ئەی حەزیە کرد ببیسێ هەر شتێک ناوی ئیسلامی سیاسی بێ، ناوی سنی بێ، ناوی ئەو شتانە بێ. ئەو کاتش بە ئەنواع وەشکاڵ لەسەر ئێمە شت دوتراوە و ئەو شتانش زۆربەی دوایی دەرکەوت کە ناحەق بوون و بۆ مامۆستا مەلا عەلیش شتێکی زۆر هەڵبەستراوە کە ئەمە بڵین ئیسلامی سیاسی ئەمانە هێناویانە، ئەمانە سەری بڵین پەتەکەن لە کوردستانە لە عێراقە لە وەسەتە لەم شێوانە. ئەوە بوو مەلەفێکی زۆر لەسەر بڵین جەنابی مامۆستا مەلا عەلی کۆبوویەوە و یەکێک لەو غەڵەتە گەورانە ئیدارەی ئەمریکی کە کردی تەمەن بە حکمی ئەو نەفەی کە پێشتر باسمان کرد. مامۆستا مەلا عەلی علاقاتێکی زۆری هەبوو لە ناوچەی فەلوجە و ڕوومادی ئەو ناوچانە بە حکمی ئەوەی کە پێش لەوێ بوو و خۆشەویستێکی زۆریان هەبوو بووی. تەمەن ئەم پیاوە سەیری بەس لەوێ بڵین غەڵەتی ئیدارەی ئەمریکی تەمەن هەموو خەڵکی عێراق بە کورد و خاس و خراپ پێی خۆش بوو کە نظامی سەدامی چەپەڵ بڕوات. هەموو کەسێک خۆشحاڵ بووە هەر کەسێ بێ یارمەتی ئێمە با بۆ لە ناوچوونی ئەو نظامی کە ئێمە بە ئەنواع وشکاڵ بە سیاسی بە عسکەری خەباتمان کردو دژی کە بە هەموو شەیەک هەوڵیشی داوە لە ناومان بەرێت. بەڵام دوایی تەسەڕوفاتی غەڵەتی ئیدارەی ئەمریکی خۆی وای کرد کە ئەو ڕوودانە ڕووبا لە عێراقاکە ڕوویدا. تۆ لە جاتیەوەی بێ شخصیتێک یەک و مامۆستا مەلا عەلی بەکاری بێنی کە چۆن ببێ بە پرد لە بینی تۆ و خەڵکە سونەکە هاتی باکە مامۆستا مەلا عەلی چۆ فەلوجە 40 سەر حیوانیان لەژێر پێسەیارەکەی سەر بڕی لە خۆشیە ئێ تۆ کە ڕۆیتەوێت ئەمانە کە تۆ کەواتە دەستگیرکردەکە چۆن بوو بەڵگەی دەرمان خواردنەکە چی بوو؟ بەڵێ طبعاً دوایەوە کە مامۆستا مەلا عەلی طبعاً بە ئەمری ئیدارەی ئەمریکی لە واشنگتن و مامۆستا مەلا عەلی گیرا حتا برێمەر و ئەوانەی کە لە لێرە بوون لە ناو کوردستانە نایانەزانی ئاگاداری ئەوە نەبوون لە بەرۆ هەر هەفتەیە پێشەوە هاریشۆ لەگەڵ مامۆستا مەلا عەلی دانیش لە مەڵبەندی هەولێر لە بزوتنەوەی لە هەولێر. بەڵام حتا داوەتی کردبوون کە وەرن بۆ هەڵەبجە بە چای خۆتان بیبێنن حتا ئەو قوات زۆرەکە هات بۆ هەڵەبجە وایان زانتێ بوو بۆ دیدانی هەڵەبجە دێ نانزانتێ بوو بۆ ئەوە دێ کە بیگرێ. طبعاً ئەو ئەمرە پێشتر کرابوو و تەنها بڵین ئیدارەی ئەمریکی جۆرج بۆش خۆی و ڕامسفیلد و ئەمانە ئاگاداری بوون و ئەمرەکە لەسەرەوە هاتبوو و ئەمانەی ناو بڵین کوردستان و عێراقیش ئاگاداری ئەو گرتنە نەبوون. لەبەرەوە بوو تەمەن کە گرتیان ئەوە بوو پرێشەرێکی بڵین زەختێکی زۆر لە عالەما کەوتەوە هەر لە وڵاتانەوە ئێمە پەیوەندێکی زۆرمان کرد بە وڵاتانی ئەوروپی بە وڵاتانی دەرەوە وە ڕەتفعلیش لەوانەیە ڕووی باە لە شوێنەکانە لەبەرەوە وڵاتانی ئەوروپی دژ بەو قەزیە هەڵسان بە تایبەتی ڕۆڵی وڵاتانی ئەوروپی ئێمە بەرزە نەخێن و سپاسیان نەکەین کە دەورێکی زۆریان هەبوو و ئەوە بوو دوای چەند ڕۆژێک توانیان کە ئەو بەو زەختە بڵین بەر ببێ. بەڵام تەمان ئیدارەی ئەمریکی پێی ناخۆش بووە تەمان کەنیان توانیەوە بە هیچ شێوەیەک زەفەری پێبەرن. طبعاً مامۆستا مەلا عەلی لە ژیانی خۆیان بە هیچ شێوەیەک نەخۆشی نەبوو. ئێمە هەموو جارێکە هاتوۆتە دەرەوە ئەوروپا و ناوە فەحسمان بۆ کردووە فەحسی عامان بۆ کردووە هیچ جۆرە ئیشاراتێک نەبووە بڵین لە سەحەتیە. بەڵام کە بەو شێوە سەریعیە حیاتی بڵین خراپ بوو تەمان پێش ئەوەیش چەند ئیشاراتێک هەبوو کە هەستی بەسی گێشە کرد چەند خواردنێک هەبوو کە حەزیلێک لەوە پێشتر بڵین تەبیعەتی نەیە برد ئەمانە هەمووی یعنی لە پڕ ڕوویاندا تەمان ئەو نەخۆشیە درێژمەندانە لە پڕ ڕوو نادەن نەخۆشی مزمین. ئەوە بوو ئێمە هێنامانە دەرەوە تاوای هێنامانە سعودیە دوای سعودی هەمانە منە بەریتانیا لە بەریتانیاش بردمانە باشترین خستەخانە لەوێ هەر دکتۆرەکان خۆیان متەحەیر بوون لەبەرەوەی کە ئەوە یاسر عەرەفات چۆن بوو بیزەبت کە خڕۆکەی سپی لە لەشی نامە ئەوەی مامۆستا مەلا عەلیش هەمان شت بوو. زۆر باش کاک یاسین من وەختم زۆر کەماوە 1 دقیقە ئاماژەم پێکەن کە 1 دقیقە وەختم ماوە ئەمەوێ بە خێرایی بپرسم کە بە خێرایی وەڵامم بیتەوە تۆس ئاماژەت بەوە کرد کە ئێوە وەکو سەروەریشی حیزبی باست لەوە کرد کە ئێوە خاوەنی ئەوەندە هەزار چەکدار بوون بەڵام لەسەر بزوتنەوە ئەوترێت کە ئێوە لە ڕووی سەربازیەوە لە پێشەوە بوون و ڕۆڵی دیارتان هەبوو بەڵام لە ڕووی سیاسیەوە لاوازون و پوکاونەتەوە بۆچی؟ طبعاً ئەو کێشەیە زیاتر کێشەی ئەتوانم بڵێم زۆرینەی حرەکاتی ئیسلامی بووە لە عالەمی ئیسلامی. طبعاً ئەوە ڕاستە ئێمە بێ هەموو کەسێک ئەتراف بکە. طبعاً زۆرینەی حرەکاتی ئیسلامی جیهادی بە تایبەتی لە عالەمی ئیسلامیە هەر لە ئەفغانستانەوە بیگرێت تا ئەگاتە جێگەکانی تر ئەگەر تەماشا بکەی لە حاڵەتی ئەسکەریا دایمە لە پێشەوە بوون بەڵام کە هاتۆتە سەر سیاست بەروبوومەکەیان خەڵکانێکی تر خواردویانە. تەماشای جیهادی ئەفغانیەک
بە هەزارها ساڵ شەڕیان کرد و رووسیان ڕشکان و ئەو معسکەرە گەولیان ڕوخان دوای کێ نەتیجەکەی برد کاتمان تەواو ئێمە هەوڵین لە بەرنامەکانی داهاتووە درێژە بە گفتوگۆ دیدارەکەمان بین بیرانی بەڕێز ناچارین ماڵئاوای بکەین خواحافیزیان لەکەین لەگەڵ تەوابوونی ئەڵلقە یەکەم و لە ئەڵلقەکانی داهاتوە دینە وڵاتان تا بەرنامی داهاتوو بە خۆتان شوێنی خواتان لەگەڵ دەست خۆشکان.